ناکۆکینانەوە سیاسەتێک لە خزمەتمانەوەی کۆماری ئیسلامیدا. یەکێک لەو ڕێگایانەی کە ڕژیمی ئیسلامی بۆ مانەوەی خۆی گرتوویەتە بەر ناکۆکینانەوە لە ئاستی جۆراوجۆر لە نێوان خەڵکدایە. ئەگەر چێم سیاسەتە پێشینەیەکی بەقەت دەسەڵاتی 46 ساڵی کۆماری ئیسلامی هەیە، بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە بزوتنەوە مەدەنی و ناڕەزایەتیەکان لە ئێران پەریان سندووە و دەسەڵاتی کۆماری ئیسلامیان بردووەتە ژێر پرسیارەوە، ئەم سیاسەتە بە شێوەی بەرینتر و جۆراوجێرتر بەڕێوە چووە. ئەم سیاسەتە لە ژووری فکری باڵاترین ئاستەکانی ڕژیمدا دەڕژێت و بەڕێوەبردنی بە ئۆرگانە پەیوەندیدارەکان دەستپێردرێ. چەند نمونەی خوارەوە لەم بوارەدا ئەم سیاسەتە دژە مرۆیی کۆماری ئیسلامی ئاشکرا دەکەن کە پێویستە بەردەوام لە قاو بدرێت و ڕسوا بکرێت. کەڵک وەرگرتن لە کەمبوونی ئاو بۆ ناکۆکینانەوە. ئەم سیاسەتان نوێترین نمونەی ناکۆکینانەوەی ڕژیمە بۆ ئەوەی کە خەڵکی ئوستانە جۆراوجۆرەکان دژ بە یەکتری هام بدات. بۆ نمونە بە پێی گەڵاڵەی کارناسی نەکراوەکان، حەقابەی کەشاوەرزی ئیسفەهان بە کەشاوەرزانی یزد و کرمان دەدەن تا ئەوان هاوچارە نووسی خۆیان لەبیر بکەن و بێئاوی خۆیان بخەنە ئەستۆی کەشاوەرزانی هاوسایان. هاوکات مۆرە مەحەلیەکانی ڕژیمیش تەپڵی ناکۆکی لە نێوان خەڵکی هەردوو ئوستان دەکوتن. خوڵقاندن و تونکردنەوەی ناکۆکی ئاینی. ئیمامانی جومعە و پەرەپێدانی ئاینی شیعە هیچ دەرفەتێک بۆ هاندان و ئاژیتاسیۆن لە منبەری مزگەوتەکانەوە دژ بە باوەڕی کەسانی سونی مەزهەب لەدەست نادەن و هەوڵەدەن مەلا سونی مەزهەبەکان ناچار بە کاردانەوە بکەن. لە حاڵێکدا کە پتر لە 1 ملیۆن کەس لە پەیڕەوانی مەزهەبی سونی لە تاران دەژین، لە 3000 مزگەوتی ئەم شارە تەنانەت 1 مزگەوتیش بۆ پەیڕەوانی ئەم ئاینە تەرخان نەکراوە. لە چالاکی سەلەفیە تونڕەوەکان لە شارەکانی کوردستان چاوپۆشی دەکەن تا بەڵک و ئاگری شەڕ لە نێوان خەڵکی چەپ و سێکۆلار و سەلەفیەکان داگیرسێ. هەوڵ بۆ ڕوبەڕووکردنەوەی خەڵکی نەتەوە جۆراوجۆرەکان دژ بە یەکتر. لە خوزستان خەڵکی خۆجەی عەرەب دەخەنە بەرامبەر خەڵکی فارس زمان و لە ڕێگەی داسەپانی هەژاری و بێمافی زیاتر بەسەر خەڵکی عەرەب بەستێنی ناکۆکی و گرژی نەتەوەیی و زمانی دەخوڵقێنن. لە ئازەربایجان چاوپۆشی لە چالاکی گروپە پانتورکیستەکان دەکەن تا خەڵکی تورک بخەنە بەرامبەر خەڵکی کورد و باقی نەتەوەکانی دیکە. پەیامی ئەم سیاسەتەی ڕژیم بۆ خەڵکی ئێران ئەوەیە کە لە ترسی تونبوونەوەی ئەم ناکۆکیە قەومیانە و بە لیبیبوون و بە عێراقیبوونی بارودۆخی ئێران باشتر وایە لە ماڵەکانتان بمێننەوە بەوەی کە هەتانە ڕازی بن تا تووشی ڕۆژگارێکی خراپتر نەبن. ئەو پەڕی ئەم سیاسەتە کۆنە پەرستانە و مەترسیدارە لە کوردستان و ئازەربایجان بەتایبەت لەو شارانە بەڕێوە دەچێت کە بە درێژایی مێژوو خەڵکی کورد و تورک لە پەنای یەکتر لە ئاشتیدا ژیاون. گەشانەوەی ئاگری ناکۆکی نێوان خەڵکی تورک و کرد و پاشان پشتیوانی ڕیاکارانە لە خەڵکی تورک بەرامبەر بە کورد سیاسەتێکی یەکجار مەترسیدار و کۆنە پەرستانەی ڕژیمە. سیاسەتێک کە لە ساڵی 1358دا شەڕێکی خوێناوی لە شاری نەغەدە هەڵگیرساند و خوێنی زۆر کەس بە ناڕەوا لەم شارە ڕژان و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی دوو گوندی قارنێ و قەڵاتانی لێکەوتەوە. حکوومەتی ئیسلامی مەلا حەسەنی ئیمام جەمعەی ئەو کاتی ورمێ ڕێکخەر و بەڕێوبەری سەرەکی ئەو جەنایەتە بوون. خەڵکی کورد و تورک بۆ سەدان ساڵ لە پەنای یەکتر و لە هاوسایەتی یەکتردا ژیاون و پەیوەندی پتەوی بنەماڵەیی تیجاری کۆمەڵایەتی و سیاسیان بووە و بەدەیان جار یەکگرتوانە دژ بە کۆنەپەرستی و دیکتاتۆری خەباتیان کردووە. حکوومەتی ئیسلامی و کۆنەپەرستانی مەحەلی کە یەکگرتووی و هاوچارەنووسی ئەم خەڵکە بە زەرەری خۆیان دەزانن لە هیچ پیلانگێڕی و جەنایەتێک دەریغیان نەکردووە تا لە ڕێگەی پەرەپێدانی ناسیۆنالیزمی کوێر و بەرچاوتەنگ بە بەهێزکردنی دەمارگرژی و هەڵاواردن، بە ئاوەڵەکردنی دەستی چالاکانی تونداژۆ، بەستێنی شەڕ و تێکهەڵچوونی نەتەوەیی و ئاینی بخۆڵقێنن. ڕووداوی ئەم دوایانەی شاری نەغەدا کە شارێکی کورد و تورک نشینە و پشتیوانی یەکلایەنەی ڕژیم لە توندڕەوەکانی تورک دوای نمونەی ئەم سیاسەتە کۆنە پەرستانەیە. بەخۆشیەوە خەڵکی وشیاری شاری نەغەدا چ کورد و چ تورک بە خێرایی لە ماهیەتی کۆنە پەرستانە و مەترسیداری ئەم گرژی و ناکۆکیانە گەیشتن و داوایان لە خەڵک کرد کە خۆڕاگر و یەکگرتوو بن. نەغەدا شارێکی دووملیەتی بووە و دەشمێنێتەوە و پێویستە هەوڵ بدرێت لە ڕێگەی کۆتایی هێنان بە هەموو جۆرە هەڵاواردن و نابرابەریەک لە نێوان دانیشتوانی ئەم شارە لەوانە ئازەری و کورد هاوچارە نووسی و زەرورەتی یەکگرتووی دژ بە کۆنە پەرستانی مەحەلی
دەست و پەیوەندەکانی حکوومەت و گەشت ڕژیمی کۆماری ئیسلامی بەرجەستە بکرێتەوە. بێگومان سیاسەتی کۆنەپەرستانەی شەڕ و ناکۆکینانەوە لە نێوان خەڵکی ئێران لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە لەگەڵ شکست بەرەوڕوو دەبێتەوە و ئێمە بەخۆشیەوە شایەدی سەرهەڵدانی ئەم ئاستە لە وشیاری و شعوری کۆمەڵایەتی لە نەغەدە بووین.